ڕاوشکاری پزیشکی کۆشکی سپی پشتیوانی لە دەرزی بەهێزکەری کۆڤید-19 دەکات. ڕۆڵی ژنانی کورد لە هەڵبژاردننی ئایندەی عێراقدا. فستیڤاڵی ترێو هەنگوینی ساڵانەی جووتیاران لە دۆک. تەماشاچی لە خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشەویستنەوەڕای بەرنامەی کورد کۆنەکشن دەمژمار نەوەنی مشەوەکی و دەمە واشنگتن سەشەممە 21 مانگ نوە ساڵە 2021 ئومیدوارم دەمیگی خۆش وەلمان بۆرن سەر. سڵاو و ڕێزێن من ساڵح دەمی جەرج بۆ بینەرن هێژا ژێ ئەمریکای دەست پێ دەکەن. وێ هەفتەیە باژارê نیویۆرکê ji dema ku pandemiya koronayê dest pê kirî ve yekem car kombûneke mezin hembêz dike. Bêhtirî sed serkirdeyên cîhanê tevlî kombûna salane yani tewên yekgirtî dibin. Serkirdeyan du bijar hene yan bi şandeke biçûk beşdar bin yan jî peyama xwe bi riya vîdeo bişînin. Di kombûna îsal de gelek mijar tên gotûbêjkirin ji guhertina keş û hewayê bigir ta rêgirtina li koronayê û mijara koçberiyê û rakêşanên siyasî yên ku sekreterê giştî Antonio Guterres xemên xwe li dor bandora wan derbirîn roja çarşemê serokê Amerîka Joe Biden dê kombûneke online li dar bixe û têda behsa awayên rêgirtina li vîrusa koronayê bike û wezîrên Grupa Bîst dê roja çarşemê pêvajûyên dawî li Efganistanê gotûbêj bikin. و ڕاوشکاری باڵغای پزیشکی کۆشکی سپی دەڵێ زانست پشتگیری لە بریارێکی ئەم دوایە خۆراک و دەرمان دەکات بۆ چاوەڕوانی پلانێکی گشتگیر بۆ دەرزی بەهێزکەری کۆڤید-19. بەڵام دەشڵێت کە بەم زوانە منداڵانی بچووکتر لە 12 ساڵ دەکرێت دەرزیان لێ بدرێت لە هەمان کاتدا نمایشێکی هونەری لە واشنگتن دیسی مەودای کوشندەکانی پەتاکەی نیشاندا. فراتر لە 660,000 ئاڵایەن لەسەر کەژوگیە لە ناشنال مۆڵی نیشتمانیدا لە واشنگتن چان و نزیکەی یەک لە هەر 500 ئەمریکایی بە بیردێنەوە کە هەر لە ساڵی 2020ەوە بەهۆی پەتاکەوە گیانیان لەدەستداوە. پێشاندانە هونەرەکە لە کاتێکدا دێت ئەنجومەنی ڕاوێژکاری FDA یان بەڕێوەبەرەتی خۆراک و دەرمان لە هەفتەی ڕابردوودا پلانێکی بۆ دەرزیەکانی بەهێزکەر پەسەند نەکرد بەهۆی سنوورداری زانیاری ئاسایشی لەلایەن ڤایزەر یەکێک لە کۆمپانیەکانی ڤاکسینەکە. سەرۆکی ڕاوێژکاری پزیشکی سەرۆک بایدن داکتەر ئەنتۆنی فاوچی لە ڕۆژ یەکشەممە بە بەرنامەی ئەم هەفتەی ABC وت کە لە کاتێکدا دەرزی بەهێزکەری ڤایزەر پەسەندێکی بەربەڵاوی بەدەست نەهێنا بەڵام زۆربەی ئەمریکایەکان هێشتا شیاون بۆ لێدانیا و دەرزیە. پەسەندکردنەکە بۆ ئەو کەسانە بوو کە تەمەنیان 65 ساڵ یا گەورەترە و ژمارەیەکی بەرچاو لەو کەسانی کە تەمەنیان 18 تا 64 ساڵیە لە باردۆخێکی نالەباردان کە دایان خاتە مەترسیەکی زۆرترەوە بۆ نەخۆشی سەخت و ئەو کەسانی کە تەمەنیان لە نێوان 18 تا 64 ساڵیدایە لە باردۆخێکدا کە لە کۆمپانیەکان کار دەکەن کە مەترسی توشبوونێکی زۆرتریان لەسەر دروست دەکات. فاوچی دەشڵێت پەسەندکردنی ڤاکسین بۆ منداڵانی تەمەن 5 تا 11 ساڵ لە کۆتایی ئەم ساڵدا دێت کە لەسەر زانیاری لێکۆڵێنەوەی نوێ ڕاوەستاوە. سەرۆک جۆ بایدن لەم دوایانەدا پلانێکی ڕاگەیان بۆ فەرمانی دەرزی لێدانی ملیۆنەها ئەمریکایی کە بۆ حکوومەتی فێدراڵ کار دەکەن یان لەو کۆمپانیایانەی کە بەلایەنی کەم 100 کارمەندیان هەیە.
ئەو ئستانداری کۆماریەکان بەوە تاوانبار کرد بە سیاست یاریکردن لەگەڵ پەتاکەدا. On Mississippi, children are required to be vaccinated against measles. لە میسیسیپی پێویستە مناڵان دژی سوورەژێ ئەڵمانی، نکاف، ئاوەڵەی مریشک، هەوکردنی جگەر، ئیفلیزی مناڵان و وەژانی ماسوولکە و مل و چەناگە دەرزی لە خۆیان بدەن. ئەمانە مەرجەکان هەرێ لە ئیالەتێکە، بەڵام لە ناوڕاستی پەتاکەدا کە فرەتر لە 660,000 کەسی کوشتووە. من پێشنیاری پێویستێک دەکەم بۆ ڤاکسینی کۆڤید و ئۆستاندەری ئەو ئیالەتە بە هەنگاوێکی ستەمکارانە لە ناو دەبات، وەک ئەوەی دەڵێ هەنگاوێکی ستەمکارانە. ئۆستانداری کۆماری ئیالەتی فلۆریدا ڕان دسانتس کە لە ڕەخنەگرانی سەرۆکە دەڵێت فەرمانی ڤاکسینی کۆشکسیپی کار لە ناو دەبات و مافی تاکە کەسی زەو دەکات. When you have a president like Biden, کاتێک کە تۆ سەرۆکێک وەکو بایدنت هەیە، دیژ هاوڵاتیانی ئەمریکی فەرمانی نادەستوری دەردەکات. ئێمە بەرپرسیارەتی ئەومان هەیە کە بەرگری دەستور بکەین و وەڵام بدەینەوە و لە ئیالەتی فلۆریدا ئەو کارە دەکەین. ئێستاتیستە.com ڕادەگەیەند کە فلۆریدا سیام زۆرترین ژمارەی کەیسەکانی کۆڤیدی هەیە لە وڵاتەکەدا. هاوکات ڕۆژنامەی نیویۆرک تایمز ڕادەگەیەنێت کە بەڕێوەبەرەتی بایدن لەگەڵ کۆمپانیای ڤایزەر دانوستاندن دەکات بۆ کڕینی بڕی 9 میلیاردیکەی ڤاکسینەکە بۆ بەخشینی بە وڵاتانی تر. دەمەکێدا کۆ تورکیە دەبێژە ئەو لەگەل نەتەوەی یەکگرتی کار دەکە ji بۆ vegerandina penaberên Sûrî بۆ welatê wan. Ajansa penaberana netewên yekgirtî dibêje tenê çareseriya siyasî li Sûriyê dê rê bide penaberan ku vegerin pêwîst e penaber maf hebin ku bi dilê xwe vegerin ne bi darê zorê. Ji bo ronîkirina vê mijarê niha rêzdar Abdullah Gedo endamê desteya siyasiya hevpeymaniya opozisyona Sûriyê beriya Skype ji Tirkiye bimeraye. Dem baş mamoste Abdullah li gor şopandina we Tirkiye çi qas ciddi ye ku penaberên Sûrî vegerîne û planeka wiha bi rastî li ser erdê tê xuya kirin? Silav. Ême wek îtilaf li gor danûstandinê me hikûmeta Tirkî re yanî dîtina hikûmeta Tirkî wek dîtina îtilafê ye vegera penaberên Sûriyê ji xwe divê bi dilê xwe be, divê xelk bi dilê xwe vegerin, vegerek aram be, yanî ewledar heta ku xelk karibin vegerin. Ew wê vegerê bi rastî me em nabînin wê yanî pêk bê berî çareserkirina giştî ya ji pirskirêka Sûrî re û wek îtilaf û danûstandinê îtilafê bi kêmanî bi Wezareta Derveyê Tirkî re û bi serokatiya wê re û bi hikûmeta wê re herdem heye yanî tim yanî tekîd dibe ku ew vegera penabera divê yanî nebibe ne yanî çareserkirina Sûrî çareserkirina pirsgirêka Sûrî ne tenê vegera penabera yani heme bi hev vegirê daye em nabînin ku penaber karibin vegerin hetanî ku çareyek giştî neyê danîn. Başekê Abdullah dibêjî yanî eger penaberekî xwest vegere malbateke penaber xwest vegere welatê xwe li mala wî nîne mala wê nîne yanî wê demê wê çi alîkarî pêra bêkirin ji bo ku karibe vegere. براستی او دانوستندن لسر وی حاله نبویه وک ائتلاف نب حکومتا ترکیه و نب حکومت در نبویه یعنی ایرو اون پیزان سوری جسدی بلکی نوت جه دست حکومت دیه یه دیجی دست حسدی دیه یه دیجی دست نصرا دیه نجهه کو پنابر کاربن لی فگرن او پنابر کو براستی در کتبن ام بیجن مترسی لسر بگرا وان هبه خانی واجی لو بگر و مالو ملکی واجی لو بگر مترسیک مزن لسر وان هي او دانو سندن دوی درباره د نبوی اگر به انجخ وک نتوین یک بوی کاربه ویم سوگر کرنه بده خلکی چه دواره پراده به گو کاربه یعنی
مال و ملکی وان وافقرینه و چه دواره آرامیه ده و اولکاریه جیده اوان هرمی گوی خلقه تخوازن که بگرینه باشه اگر او بنجه نینج بو وگرا خلقه يعني وتجي دبيجي هالوسط وكو هف بيماني ويا تركي جي وكو هذا تركي وكو دولة دزانة أفيك لسر عردين نبيكانية ودمي وكو ورقية سياسي لدجي أمبيجن ولاتين جيران بكارتينا لدجي نتويني قرتي بكارتينا يعني شما تركي دمي دا في مجارد بحثا في مجارد كي حر چند روجان جاركي او پرس خوش حکومت ترکی دبه لی وک شروفکرن يعني بلكي تركي اف گواشک به داجو بالی انه چاره سرکرنا پرزګریکا سوری یان جی گلک جارا ترکی بری دو سه سالا هر دو گوت هرما سينور كد نبراوي وسوريا دي يعني الباكور سوريا لسر درجايا لسر يعني بانايا 6 كيلومتر كو كامب ليفا بنجبون بانابرا ودبن شافديريا نتوين يكويد برنجكي دمكي براسي اوجي لسر نتوين يكبويد من حياني چرا ده كاره يعني اولكاريه پیدا بك جهرمك وها مزنر لسر درجايا امبيجن نحست كيلومتر وسر بانايا 6 كيلومتر او جي تشتكي قلكي زوره لي وك خواستك كي دولتا تركيه دخوازو بي سينوري خو امبيجن آرام بك او هزيكو او دبينك مترسيدار لسروينا بلكي دخوازي واندور بخينه جي اوي هرمي كيكي عبد الله بري ام دزانن كو كسن درب درد نافا سوري دا لهناك وان هرمين كو تركيا وان كنترول ديكال سر سينور جبو وان هناك بري هندا كامبانيان مالان آواد کن جبو وان رج کامپان جوان آواد کن جبو وان وحوین تدبیجی رنگ افجی پلانه که وها جبو پنابرین سوری کل ترکی جدمینین ببنی یعنی هناك كامبين او لسر سينور وقتها جو آوا بكن جوان را وان بين وان هريمان او كامبي جو سروان دبيجي او تاني دهريما كو حكومتها دمكي حكومتها سوري دمكي وكنترول دكي او لويدري تشي دبن او جي يعني خاني مالني دمكينه بتشوكن تاني د اوان هريمادن يعني وكيدن تنيه نا جبرج يعني قال لك جارا بس جاردن سر عرض دبي ببور از خافتنا تدبرم يعني ما بس من اول دبك او ببا موديلك جبو يعني كو پنابرین سوری همی امزان هجماره که مزنا پنابرین سوری لترکی هیا يعني 3 مليون نیف نه هجماره که کمه گلو اگر خانیش وان را بین آوا کرن و دمیدا و گلک ام بيجن خرج کرن ل بيويست به دبك او ببا بنجهك يعني جبو تشتكي وها اف بابتنا هاتي گفتو کرن تاني او بروجه جوان كسي قد هندري اوي هريما قو بسر حكومتها دمكي سوري في تين جنجا شكرن ودولتين وقطر ودولتين خليج يعني او اليكارن وريخستيني جواكا سيفيل اليكارن اوان خانيان جوان رچيدكن اما وك 3 مليون و 600 هزار پنابري سوري كويرو لتركي دجين تو بروجه بويرنگي حتاني انا نهاتي گفتگو کرن لسروينا برای خالات زلال بو عبدالله گدو اندام دسته سیاسی پیمانی اپوزیسیون سوریت برای اسکایپ جه ترکیه مراوی گلک سپاس بوش لکامپی پنابرانی سریکانی لباجری هسکا 4000 زاروگ لسیمین سالی دا بیای خویندین ماونتوا و پیش گواستنوین لکامپی سریکانی لسال 2019 یان لکاتی رشی ترکیه بۆ سەر شاری سەریکانیە ژمارەیەکی زۆر لەوان لە خوێندگەکانی هەسەکەدا دامەزران لە کاتی هێڕەشەکەی تورکیا تا ئێستا 4000 خوێندکار لە پۆلی 1 تا 12 لە خوێندن بێبەشمانە. li kampa Serêkanî li navçeya Hesekê 4000 zarok ketine sala xwe ya sêyemîn de bê xwendin mane. Ji dema êrîşa Tirkiyeyê heya niha 4000 şagird ji Refayekê heya duwazdan bê xwendin mane. شخون زانن بشتي سريقاني روشا سريقاني دركت حمو ملت وكي كوجبري حسكي بون قصدي صالا يكي لوان چون جبر وكي جي وان ضحا وينتنا وازارو درباسي دبستانا بون درباسي دبستانا بون حتى ملت جي كرن حتى صارو
چون دبستانا جيجي تنبو مامسجي كيبون هات زانینگو لکامپی پنجی شاگردن سرطایی هبون و بی پرورده چون سر ازمونه جوان تنه یک بسرکت. ریوبریا کامپی دبیجه گو کامپا سریکانی جالین توین یک بوی و نهاتی اره کرن و ریخستن مروی خوانه دانه بر آواکرنا دبستان الکامپی. هیا وی داویه ریوبریا خواسر و ریخستنا هیل کردستان خودانا بر آواکرنا دبستان که الکامپی. الآن الإدارة الذاتية بصدد باریکاری ریوبری خواسر 22 دکرینه دبستان لیوته را جمارا زاروکان ناکد و پیتوی باریکاری هیا جبر اوه حتی نها پروردل کمپی نبو. لی پرسا اف 3 سال لزاروکن سریکانی بی خوندن درباس بو بی برسف مایه آنگو چی سازی بروی یکی ده برپسیاره دسته یا پرورده یا هریما جزیره دبیجه گو راسته که ایمانی هیه بگوان یعنی دخوازه من مش همی هاجیر و بانگا که دکن گو ایرو افکسن گو پنا بربونه شخو دخوازه ما یکی او گو هر کس الباجاری خواه الجهه خواه چه قیس یعنی باندوری و کسا هاتی کرن و خونده کاران و مال باتان وکی دی یعنی د کامپی بخوشی دجی گو یعنی گو هدانک بین و کسا یعنی ایما وقت دسته پرورده گرک یعنی امجی بهتر آلی کار بموانار امجی سروینا کارت کن گوری امکانیاتی می گوهنه اماش درویجی اش آلی منظمات دجی بهتر گهدان بیش آلی خواندنی دید آلی وکی دید آلاوان دبن آلی جهد بی گو بهتر آلی کار بموا کسارش برگو ما فکی وانای هاتی خوارن. جدما ایریشا ترکیه ده سرباجار سریکانیه و گیری سپید اکتبر سال 2019 300,000 خلکین وان باجاران در بدربون هجمارک لکامپین واشوکانی برنگه کی آورته هاتن بجه کرن پرانی آوان ده دبستان حسکی ده هاتبون بجه کرن ده انجام ده خوندنا 600,000 زاروک در بدرن سریکانیه و خلکین حسکی باندور بو باش ره ده 10,020 در بدرن سریکانیه این کامپی هاتن و گوهستین کامپا سریکانیه لی ده 1021 ده دست با آواکرنا دبستان که کامپی هاتیه کرن نها 4,000 خوندکار اف بو 3 سال نچونه دبستانه لگوری ریوبریا کامپی و دماها 11 ده دبستان حاضر بش بو خوندنه زانا عمر دنگ امریکا کامپا سریکانیه هەڵمەتێکی ژنان لە هەولێر و کەرکووک و دیالە لەگەڵ نزیکەی 50 ڕێکخراو کار دەکات بۆ هاندانی ژنان بۆ دەنگدان بە کەنینەکانی ژن لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە مانگی داهاتوو. ژنان ڕەخنە لە ڕێژەی 25% دەگرن بۆ ژنان و دەڵێن نوێنەرایەتیکردن دەبێت لەسەر هێڵە جەندێریەکان یەکسان بێت. کامپێنەرەکان دەڵێن دەمانەوێت ژنان نوێنەرێ ڕاستەقینەی ژنان بن چونکە تەنها ژنان لە ئازارەکانی ژنان تێدەگەن. پرۆژەیەکیان هەیە کە تایبەتە بەوەی ئافرەت چۆن دەنگ بداتە ئافرەت لە پرۆسی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و ڕێژەی کۆتا لە پەرلەمانی هەرێمی کوردستان و عێراق بەرز بکەنەوە. لەو سێ پارێزگایەکەیشی لێ دەکەین هەولێر و کەرکووک و دیالە کە 50 ڕێکخراو لە گەرمانن ئەمە کە سەرپەرشتی دەکەین وەک ڕێکخراوی لێکۆڵینەوە زانیاریەکانی زەندەر توانیتمان لە ڕێگەی و 50 ڕێکخراوەی کە لە گەرمان هاوبەشن شار و شارۆچکەکانی ئەو سێ پارێزگایە بکەین و لە نزیکەوە هانی ئەو ئافرەتانە بدەین کە دەنگ بدەنە ئافرەتان لە بۆەوەی کە نوێنەری ڕاستەقینەیان بنون چونکە هەر ئافرەت دەزانی معاناتی ئافرەتی چییە. هەوڵەکانی ژنان بۆ سەرخستن و هەبوونی ژمارەیەکی زۆر لە ژن بۆ ناوەندەکانی بڕیار بە چ ڕێکاری لەسەر دەکرێت بە پێی ئەم ژنانە. ڕخنەکانی من ئەوەیە کە ڕێژەکەی زۆر کەمە یەکسان بکرد لەگەڵ ڕێژەی پیاواندا چونکە نزبەی کۆتا زۆر کەمە ئەگەر بۆ منە لە هەر بازنێک 4 ئەندام بێت 4 کاتر خۆی کاندید کرد بێت 2 بە 2 بێت کۆتایەکەی بۆ ئافرەتان بێت. ڕاهێنەرێکی ژن باسی هۆکارەکانی کەمی ڕێژەی سەرکەوتنی ئافرەتان و ژنان لە هەڵبژاردنەکاندا دەکات و دەڵێت. زۆر جار خێزانەکە دەهات دەیگوتە من ناتوانم لەم سمینارەکە بەشداریش بم ڕستم بگرم ئەمە یەک دوم دەیەوە کە دەڕام سەوت ئەدەم ناتوانم بە کەیفی خۆم بە ئارەزوی خۆم تام سەوت بە کاندیدێکی ژن بدەم بە ئافرەتێک هەڵبژێرم کە نوێنەرایەتی من بکات لە پەرلەمان ئێمە دەمانەوێ ئەم شێوەیە ئەم شێوازە لە لای خەڵکەوە پەسەند بکەین کە بچێت دەنگ دە بە ئافرەتەکە لە پیاوێک نەدا ئافرەت بە 500 دەنگ بە کۆتا بچێتە پەرلەمان حەزەکەین ئافرەتێکیش بتوانێت 20,000 دەنگ بینێ.
بەڵام ژنە چاڵاکێکی تر بۆچوونی تری هەیە لەبارەی سیستەمی کۆتا و هەبوونی ژنان لە ناوەندەکانی بڕیار و دەسەڵاتدا. پرسیارێکی تر کە دێتە ئارا دەڵێن زۆرینەی دانیشتوان ژنە لە بەرچی کە ڕێژەی ژنان زیاترە هێشتا ژنان دەنگ نادا بە ژن لەبەرەوەی ئێمە ژن و پیاومان لە کۆمەلگە پەروەردەی هەمان کللتورە هەمان دابوونەریتە خۆ ئەوە دایکێکە کاتێک جیاکاری لە بینی هەتا خواردنی کوڕ و کچەکەی دەکات کەواتە ئەوەی پەیوەندی بە بەردەوامبوونی سیستەمی کۆتاوە هەیە ئەو کللتورەیە کە ئێمە پێی پەروەردە دەبین ئەو کللتورەیە کە کللتوری زاڵی پێدەڵێن لە کۆمەلگا بۆ نەمانی سیستەمی کۆتا ئێمە کاتمان پێویستە. جێی باسە هەولێر بەسەر 4 بازنەی هەڵبژاردندا بەشکراوە پێویستە لە هەر بازنەیەک ئافرەتێک بە دەنگی خۆی یان بە کۆتا دەربچێت بە پێی یاسایی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق پارێزگای هەولێر 15 کورسی گشتی و 1 کورسی کۆتای مەسیحی بۆ تەرخان کراوە لە سنووری پارێزگای هەولێر 1,228,030 کەس مافی دەنگدانی هەیە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر. ده 2 هفته بوریدا امریکا بهتری 80,000 کس جه افغانستان درخست ده ناودجی ولاتین امریکی و پنابرین افغانی. فاطمه پوپال که خودیا خوارنگه که لواشنطن پایتخت دست به کم کرنا آلیکاریان کریه جبو افغانیین که نو دگهن امریکایی. آگاهیم بهتر دوی راپور دیده. خاوەنەکانی ئەم چێشخانەی واشنگتن دیسیە کە پێدەوترێت لاپیز لە چەند هەفتەی ڕابردوودا سەرقاڵی کاری خێرخوازی و کۆکردنەوەی کەلوپەلن بۆ پەنابەر ئەفغانیەکان کە هاتوونەتە ئەمریکاوە. ڕفەکانی شەراپیم ڕێستورانتە سەدان سندوقی پڕ لە شەد لە جلوبەرگ و کەلوپەلی پاککەرەوە بگرە تا قاپ و حاجەتی خواردنیان لە خۆیاندا هەڵگرتووە. فاتیمە پۆپاڵ ئەو کەسەیە کە لە پێش ئەم کارەوەیە ئەو خاوەنی ژمارەیەک چێشخانەیە لە واشنگتن دیسی و دەڵێت هۆکاری ئەم کارەشی دەگەڕێتەوە بۆ ژیانی تایبەتی خۆی. ئێمە پەنابەر بووین لە سەردەمێکی جیاوازی شەڕی ئەفغانستان هەر بۆیە تێدەگەین کە زۆربەی ئەم پەنابەرانە چه هەستێکیان هەیە بێگومان سەردەمی ئێمە کەمێک جیاواز بوو ئەو کادڕژەمی تاڵیبان نەبوو. خێزانی پۆپاڵ لە ساڵانی هەشتاکاندا ئەفغانستانیان بەجێ هێشتووە ئەو کاتەی کە فاتیمە تەنیا 6 مانگی بووە و لە ئیستاشدا خاوەنی 3 چێشخانەن لە پایتەختی ئەمریکا. ئەو بڕیاریدا دەربارەی سنتەری خێرخوازیەکەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چەند وشەیەک بڵاو بکاتەوە و هەر ئەوەش بەس بوو بۆ ئەوەی شاڵاوی یارمەتیەکان بەرەو ئەو سنتەرە بکرێتەوە. من و براکەم کە لە خەوهەستین تێگەیشتین بانگەوازەکەمان چ کاردانەوەیەکی هەبووە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا خەڵک دەیانەویست یارمەتی بدەن نەک تەنها لە ڕێگای بەخشینی کەلوپەلەوە بەڵکو لە ڕێگای تەرخانکردنی کاتی خۆیانەوە بۆ یارمەتیدان زۆر جوان بوو کە دەمانبینی خەڵکەکە چۆن کۆبوونەتەوە و دەیانەوێت یارمەتی دەربن. وەرگرتنی کەلوپەلەکان و ڕێخستنیان و پڕکردنی بار هەڵگرەکان بەو کەلوپەلە پێویستانە و پاشان دووبارە ئەنجامدانی ئەم کارە ئەمە شتانەیە کە پۆپاڵ و دەیان خۆبەخشی دیکە لەو کاتەوە ئەنجامی دەدەن. زۆرێک لە کاردارەکان لە واشنگتن دیسی لە بازار و پیشە بچووکەکانەوە بگرێت تاوەکو کومپانیا گەورەکان خەریکی کۆکردنەوەی یارمەتین بۆ پەنابەر ئەفغانیەکان. کومپانیای زەبەلاحی Airbnb بەڵێنی داوە شوێنی نیشتەجێبوون بۆ 20,000 پەنابەری ئەفغانی بەبێ بەرامبەر لە جیهاندا دابین بکات. هەروەها ژمارێکی زۆر لە ڕێکخراوە خێرخوازیەکان لە ئەمریکا ئامادەگی خۆیان دەربڕیوە بۆ ئەوەی چیان لە دەستێ بۆ یارمەتیدان بیکەن. بنکەی خێرخوازی کاسۆڵی کە دەکەوێتە ڤیرجینیا یەکێکە لەو شوێنانە. ئەوەی ئێمە لێرە هەمانە تەنها یارمەتیە بە نرخەکانی 1 ڕۆژی خەڵکە. شۆفێرانی ئامازۆن دوای ئەوەی کە بار هەڵگرەکان یارمەتیەکان خاڵی دەکەن شتەکان دەگەێنە دەستی ئێمە. ستیفن کارەتینی بەڕێوەبەری دەستگای خێرخوازی کاسۆڵیک لە ئارلینگتۆنی ڤیرجینیاوە دەڵێ ژمارەی پەنابەرانی ئەفغانی بە خێرایی ڕووی لە بەرزبوونەوەیە. وابزانم لە ماوەی چەند مانگی داهاتوو تەنانەت ساڵانی داهاتوو ژمارەکان زۆرتر دەبن کاتێک ئەوان دێنە ئەم وڵاتەوە ئێمە هەمیشە یەکەم کەس دەبین کە لە فڕۆکەخانە دەیانبینین دواتر شتەکان زۆر بە خێرایی ڕوو دەدەن و ئەولەوێتی یەکەمیشەوەیە کە یارمەتیان بدەین بە زووترین کات لە خانووی خۆیان دانیشتەجێ بن و دواتر دەست بە گەڕان دەکەین بۆ دەستکەوتنی کار بۆیان. خۆبەخشەکان جیا لە یارمەتی جەستەی یارمەتی دەرونیش پێشکەشی پەنابەران دەکەن بۆ ئەوەی ئارام ببنەوە. فاتیمە پۆپاڵ دەڵێ هیچ کەسێک نایەوێ وڵاتەکەی بەم شێوەیە بەجێ بێڵێت ئەو دەشڵێت بەڵام ئەگەر ئەوان ناچار بوون کە بێنە دەرێ کەمترین کارێکە بتوانین بیکەین بۆیان ئەوەیە کە یارمەتی پەنابەرەکان بدەین بۆ دۆزینەوەی ماڵی دووهەمی خۆیان لە ئەمریکا.
لە فستیڤالێکی ساڵانەدا لە دوهۆک جووتیاران تا هەفتا جۆری تریە و هەنگوینی خۆیان و خۆماڵی نمایش دەکەن. جووتیاران دەڵێن باشترین جۆری هەنگوین و تریان هەیە، بەڵام مەخابن هەروەکو بەشەکانی تری هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم پشتگیریان لێ ناکات. ویستەڤاڵا بەرهەمێ خۆماڵی یەکتری و هەنگوینی لە پارێزگاها دوهۆکێ هاتە ئەنجامدان. هەژمارەکە زێدەیە جووتیارên پارێزگاها دوهۆکێ و ناحی و قەزایên wê بەشداری تێداکردن بە بەرهەمێ خۆیان خۆماڵی. سال هاتو سال شو يعني خبرات الدرب هاتين صندوق دني اف صندوق مثلا هون ابا مازن يالبيري ابد بيني صندوقي لانجستروث كبراك امريكي بو زانابو اوي مسافه كشف كر ابد دو شاند ميشانه ما بين ايكي و ايكي سي لسر 4 اینجا اف مسافه مش دشيت الناف رابيتو بشي شولكتن اف مسافه كيرينا يعني قالك مشت سروشتي ناف داران دا فحص كرن او يديد كو اف مسافه ثابته فلاح ما تجربه هي وخبره هي اللي نعوت فلاحته وخماجة خكوا زيرينا همين نعوت فلاحات الجبكي مساعدة لدف ما تشد بيتن بس تشتما حكمتها ما بيشتفوني فلاحي أبتنا كتن حتى في قوي هذا بيجي هو كينا صاد قوتن قولي كريورا كي من كريور جنين الدجال جوتیار گازنداج حکومت هرم و کردستان دکن جبو نهاری کاریاوان دبیاوه چاندنه دا کو مفاجه برهم خو ورگرنو ببیتا پال درگ بو پترگشه کرنا کرت چاندنه لهرم کردستانه از گر رأی جوتیار ما جوتیار راست بیجن بلکی افکشت کومهین بلا بیجین لای آبوری و کارتی کرنکا کری السر ما وک وزارتا چاندنه و جدرین آوه کوبشین وک پی تیوی هاریکاریا جوتیارت خوب کن هرچنده مدویت از لای ایجابی جی بیجم چارچوه سیاست حکومت هرم کردستان دا کابینا نهی ابتایبت جی سیاست وزارت چاندنه و جدرین آوه بلکی گرنگیدانه که گلک مازنه هی برهمین افخو لدیف گوتنا چند کسین میشن هگوینی بخودی دیکن دبیجن اگر چافدانه که باش بو میشه هگوینی هبیتن هر سات میش ده یک تا نا هگوینی برهمینی سلام بالایی دنگ امریکا دوهک ئەوەی بەرهەمی خۆماڵی و ترێ بێگومان ترەی کوردستان لە ترەی کالیفۆرنیا و تۆسکانەی ئیتالیا و ئەرژەنتینا کەمتر نییە. دیارە خۆرست و کەشوهەوەوەی هەرێمێژی ئەلیکارە دەوێت دەبایدەکەوە جوان دەکرێت هەرحال بینەر هێژا کورد کۆنێکشنە ئیرۆ بەداوی هات حتا ڕۆژائینە سلاڤێن هەفکارێ من حەیدەر کەریم و ڕەڤیندۆسکی لە کۆنترۆلێ و لەڤر لە ستودیۆ جانی دیلان و من ساڵح دەمیجەر ji بۆ هەر شاد و بەختەوەر بن. بمێنە خۆش.